ئێران زیاتر لە 15 جۆر خواردەمەنی قەدەغە کردووە لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بێتە هەرێمی کوردستان. بازرگانانیش هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ گەماروی ئابووری لەسەر ئێران. ئێران بۆ ڕێگری لە گرانبوونی خواردەمەنی لە ناوەخۆی وڵات هەستاوە بە قەدەغەکردنی ئەو خواردەمەنیانە بۆ کوردستان. نام ڕێگە وەکو پیرەوەرەی حاجی ئۆمەران کە قسە دەکەم لە دیوی ئێران ئێستا هیچ زێ ناگەڕێ خواردەمەنێک داخلی ناو هەرێمی کوردستان بێت. بە بۆنەی ئەوەیە دەڵێ بۆ ناوە خۆمان بەکاری دێنی زەرەرەشی زۆری لە حاجی ئۆمەران لە چۆمان و دیانان تا سنوورە لەسەر ئەوەی مەرزەکانی حاجی ئۆمەران زەرەرشی زۆری لێداون. ئێستا بڵێم بۆ نمونە بە تایبەتی خۆراک و خواردەمەنی شتێکت پێدەویست لە ئێران بۆمان دەهات بەو دیومان بۆماندا لە بن دەرکەوێت ئێستا لێ ناگەڕێ سوێن دێ ئێستا بڵێم هەرچیەک شتێک بێ لە دیو ئێران یان گومەرجی دەکەن یان شتێکی وا دەکەن کە پێ نەکرێت وەک ئێرەی لێ بێتەوە هەموو شتێکی مەمنوع کردووە خۆراک و تایبەتی شەکر و ئەوانە ئەو ماوەی داهاتن ئێستا ئەوانەشی مەمنوع کردوونە هەمووی ڕاگرتوونە. نەبوونی پلانی ستراتیژی لە هەرێمی کوردستان بۆ پێشهاتەکان وای کردووە لە هەر داخرانی مەرزێکیان قەدەغەکردنی شتومەک کاریگەری ڕاستەوخۆ لە سەربازارەکانی کوردستان دروست بکات و کەلوپەلەکان گران ببن. پێشان شت یعنی بە نرخەچی گونجاو بوو ئێستا بە حکومەوەی کە شت نایە تۆزە گران بووە تێدەگەی لەبەرەوەی شت گران بووە چونکە مەسەلەن ئێران شتەکان بەخۆ لە ناو خۆیان بەکاردێنی بەهۆی یعنی تۆزە قەیراندارە بۆی هەستانی تومەنەوانە کام بەخۆ بەکاردێنی و لێ ناگەڕە داخل بێ. ئێستا شت داخل بوون زۆر کەم بۆ مەسەلەن نەتووە گەبتەوێ دوو دەستە قەنادیان لە دیوی ئێرانی مەسەلەن بۆ خۆت بێنی لە مەرزی ڕێت لێدەگری و لێ ناگەڕێ داخل بێتن چیلۆ تەماتە ئێستا بۆن بە 1000 نار بێستا بە 1750 بە 2000 یعنی ئەوەندە گران بووە. هەرێمی کوردستان زیاتر لە 180 کەلوپەلەکانی لە دەرەوە هاوردە دەکات. ئەمە لە کاتێکدایە هەرێمی کوردستان خاوەن بەرووبوومی وەرزی گرنگە بەڵام گرنگی نەدانی حکوومەت بە بەرووبوومی ناوەخۆ وای کردووە هاوڵاتیان لە هەر پێشهاتەیەک شتومەچیان لەسەر گران ببێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.